لە بارگای حزبی زەحمەتکێشانی کوردستان ئەو کۆبوونەوەی ئەنجام درا کە لەو کۆبوونەوەیدا استراتیجێکی تایبەت داڕێژراوە بۆ کاری دەستگاکانی ڕاگەیاندن لە پێناو سەرخستنی لیستە هاوبەشەکەمان لە پارێزگای کەرکوک و هەروەها دەزانن هەموو لایەک ئاگدارن ئەعلام ڕاگەیاندن ڕۆلی گرینگە بینێ لە ئاراستەکردنی ڕای خەڵک لە ئاراستەکردنی بیر و بۆچوونەکان ئێمە پێمان وایە بەشی ئەعلام ڕاگەیاندنەکان دەبێ هاوشان لەگەڵ کارەکانی تری سەرخستنی ئەم لیستە ئەم دەستگایانە لە خزمەتی ئەم کارەیە بن لە پێناو بەرژەوەندی گەلەکەمان لە شاری کەرکوک ئێمە لە استراتیجەکەمانە قسەمان لەسەر ئەوە کردووە کە ئیتیجای ئیشکردنمان لە شاری کەرکوک ئیتیجایەکی هادئ و لەسەرخۆ بێ و کاری هاوبەش بێ و ڕێزگرتن بێ لە پێکهاتەکانی شارەکە و لە چوارچێوەی میدیایی و لە چوارچێوەی ئەتیکی ڕۆژنامەگەری کارەکانی خۆمان بەرینە پێشەوە هەموو لایەک لەم کۆبوونەوەیە ڕاوسەرنجی خۆماندا و کۆمەڵێک بەرنامە و پلانی تایبەتمان داڕێشتووە بۆ کارەکانی داهاتوومان بۆ هەنگاوەکانی داهاتوومان ومێ دەکەین لە داهاتوو لیستەکەمان بە پاڵپشتی جەماوەرەکەمان لە شاری کەرکوک سەرکەوتوو بێنێ.